لە کۆتای یاری هەفتەی 25 خولی ئەستێرەکانی عێراق خاڵۆکانی چیاکان لە بەغداد و لەسەر یارگەی مەدینەی نێودەوڵەتی بوونە میوانی ئەمانەی بەغداد. ئەمە یەکەم مەترسی دۆکیەکان بوو دوای دەستپێکردنی یاریەکە لە خولەکی 23یانی زاکیری کۆدیڤواری دوای وەرگرتنی کارتی زەردی دۆملایانەی دۆک بە کارتی سوور کرایە دەرەوە. هەردوو تیپ چەند هەوڵێکی کەمیان هەبوو بۆ تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی چوریەک نابژوان لەدانێکی سزای بۆ دهۆک ئەژمار کرد. عیماد لواتی تونسی بەسەرکەوتووی جێبەجێ کرد و هەڵۆکانی چیاکانی بە گۆڵی یەکەم پێشخست. لە نیوەی دۆم یاریەکە و لە خولەکی 58 بە ئەسیستی عوسمان سانێ جەبار کەریم توانی ئەنجامەکە بۆ دهۆک دوو هێندە لێ بکات. ئاکۆ حزێر دەرفەتی گۆڵی سێم و تا ڕادەیەک یەکلاکردنەوەی یاریەکەشی لە پێش بوو بە ئاسانی لە دەستیدا. ئەمانەی بەغداد هیچ شتێکی لەبەردەست نەمابوو جگە لە پەلەپەلکردن لە هێرشەکان و لێدانی تۆپ بە ئاراستەی گۆڵی دهۆک. هەڵۆکانی چیاکان توانیان 87 خولەک بەرگری لە گۆڵەکەیان بکەن، بەڵام دواتر دیوارە پۆڵاینەکە شکێنرا و ئۆلادیۆ یاعقوب بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ ئەمانی بەغداد جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە خولەکی 91 حوسێن زیاد گۆڵی دووەمیشی بۆ ئەمانەی بەغداد زیاد کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. دەرفەت لە بەردەم هەڵۆکانی چیاکان نەمایەوە بگەڕێنەوە بۆ کەشی یاریەکە، هەر بۆ یاری بە یەکسانی کۆتایی هاتوو. دهۆکەکان دوو خاڵی گرنگیان لە دەست چوو. بەم شێوەیە دهۆک زارێکی دیکە پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 39 خاڵ. ئەمانەی بەغدادیش هەر لە خانەی 19 و پێش کۆتایی ڕیزبەند و ناوچەی دابەزین مایەوە بە کۆکردنەوەی 17 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی پێام.